محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. السلام عليكم ورحمة الله وبركاته. لخدمة جنابتنا باسی بە کورتی وەی کات لەسەر جەنابتان نەڕوات چونکە ئەمڕۆ بە نەبینەمایی ئەوەی کە جەنابتان هیلا بکەین دژنمان کردووە پاشانش کە جومعەیە دەیکەین، بەڵام پێشەوە چمە سەر وتارەکە ئەوەیە ئەگەر هاتوو جومعە و جژن کۆ بووەوە ئەتوانن خەڵکی لادێ ئەتوانێت یەکێکیان بکەن. خەڵکی لادێ حەدیسی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم کاتێ پێغەمبەری خوا کە نوێژی کرد جەژن بەوتیانەی پێغەمبەری خوا بێینەوە بۆ هەینی بۆ جومعە، پێغەمبەری خوا فەرمووی نەخێر، ئەوانەی کە وتیان بێین و خەڵکی لادێ بوون، خەڵکی لادێ بوون. ئیمامی شافعی وا فەرمێن چونکە بۆ لەسەر ڕەئی زانایان و دانایان هەستیە مەذهەبەکە و زۆرینەش عولەمایان زۆرینە با زۆرینە ئەکەین جەژن سنەتە، نوێژی جەژن سنەتی مؤەکەدەیە ئیلا جگە لای ئیمامی ئەحمەد نەبێ بە واجبی داناوە، بەس لای ئەوانە ئەتوانی جومعانەکەی چونکە نوێژی جەژن واجبە، واجب جێگای واجب ئەگرێتەوە. ئەمە قسە پێیە، واجب جێگای واجب ئەگرێتەوە، بەڵام سنەت جێگای واجب ناگرێت. یعنی بۆ خەڵکی لادێ نوێژی هینەکە بڵێ جژنەکە بێتە واجب ئەتوانن چونکە دوورە دووجا بێ و بڕۆ بۆ ئەوان، بەڵام بۆ خۆمان جومعە گە بکرێ 5 دەقەش بێ باش. بەداخەوە خەڵک سێرەکەی لە دینداریە ڕۆژ بە ڕۆژ کز ئەبێ، ڕۆژ بە ڕۆژ بەرەو دووە ئەچێ، ئێمە گەرەکمانە بەرەو پێش بچین. سوبحان الله. تەماشاکەین ئازیزان خۆشەویستان، مەسەلەی قوربانیکردن والبدن جعلناها لكم من شعائر الله. ئەم قوربانیەکێ لە شعائر گەورەکە. ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. الكسي أم شعائرنا بقولة بقرية نشاني شيء تقوى لدل أمروها هي. أبي وقت غمري وافر وقتي باشترين أيام الدنيا 10 ولا نابع جدا أمروه كخويني كابي جيه. خوای پەروەردگارش لە قورئاندا ئاماژەی پێ دەکات بە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. ابن عباس فەرمێ ئەیام المعدودات واتە ئەیام التەشریق، سەربڕین گەورەترین خەیر لەم ڕۆژانە ئینسان ئەگەر بوێتی بتوانێ ما عمل ابن آدم من عمل يوم النحر حب إلى الله. کە پێغەمبەری خوا فەرمی حەدیسەکە درێژە هەمووی ناخوێنین و حەدیسەکان چونکە کات زۆرە با. ئەفەرمێ هیچ کردارێ لای خواگیان لای پەروەردگار لەم ڕۆژانە گەورە نییە جگە لەوەی کە ئینسان حەیوانی بکوژێتەوە بۆ خوا، واتە قوربانیە بکە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە حەدیسێکی تردا پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێ وإنه ليأتي يوم القيامة. ئەتێ ئەو حەیوانی کە قوربانی پێکردووە دێش شایەتی بۆ دەدا. ئێستا تۆ سەری دەبڕێ کەوری دەکەی هەمووی دەڕاوانێ، بەڵام لە قیامەت وەک خۆی وەک ئەوەی کە هاتۆتە دنیا نەک لای ئەو کەسە کڕیتە، لەوێدا ئەو کەسە کڕیتە نوقسانی دڵیەبێ هیچ نوقسانی نییە، دێت بە ئەندازەی تووکی گیانی ئەو حەیوانە خوای گەورە سەدەقە بۆ نووسێ خێرم بۆ نووسێ، بە ئەندازەی تووکی گیانی دوو گیانی ئەو حەیوانە بە ئەندازەی خوێنی ئەو حەیوانە ئەرشێتە زەوی، خوای گەورە لە گوناح و تاوان خۆش دەبێت. لە یەکەم بەڵقەی خوێنی دەکەوێتە سەر زەوی، ئەوە لە گوناح و تاوانت خوای متعال خۆش دەبێت. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ یا فاتیمە، ئەی فاتیمە قوربانیت کرد بڕۆ بۆ لای، بڕۆ ڕاوەستە لەسەری، چونکە ئەو کاتەی کە سەر ئەبڕێ خوێنەکە ئەکەوێتە زەوی، ئەو کاتە خوای گیان ڕەحمەت دەبارێت بۆ شوێن. واسنەت وایە ئێمە کاتێ حەیوان سەر خۆمان بڵێ کاکەی قەساوچی کاتە سەری بڕی خۆم دێت، قەینیان خۆم ئەگەر توانی سنەتە خۆ سەری بڕێ، ئەگەر نەتوانی خۆت ڕاوەستە بڵێ خوایە
دوعا بکە بڵێ خوایە ئەمە هی منە ئەوەی کێ زاناوی دێنی لێم وەرگرایی پەروەردگارە ئەمجا بڵێ پێی کاکە دێ ئێستا سەری بسم الله الله أكبر و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێت فەرمایشتی فەرمووە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم چوار نەوعەی حەیوان ناکرێت جان حیوانەکەی باشترین حیوان گیان بڵێن حیوانێک بێنە هیچ باعیبی نەبێت تر بەسێتی وڵات گوێچکەی کەمێ بڕاوە وڵات کەمێ خۆیەکەی نییە کاکە من حیوانە کڕم کامی باشە ئەوم بۆ کڕ ئەو بەڕی 30,000 فەرکێ ئەو بەڕی 50,000 وەلەمە زیاتر نییە خۆ تو ئەمە بۆ خوا ئەیدەی بە خوا چنێ باش بێ لە قیامەتدا دێتە ڕێگار بەحەزیەکەی هەموو حەیوانی دنیای تۆ بێ من و تۆ بیخۆین ئەوە نامێنێتەوە بەس ئەوە ئەمێنێکەی لێری بە پێشی خۆت بۆ قیامەت ها پێغەمبەری خوا دەماوەتی بە خێزانەکانی چی ماوە وتی بەس لایەکی ماوە لا حەیوانەکەی دەسێتی وتی نا بێژێ گشتی ماوە بەس ئەوە نەماوە ئیسا خوری و فرادی باقەکەی دامانە خێر ئەوە ماوە ئێمە شوین حەیوانی کڕین لەکات حەیوانێکم بۆدانا با نوقسانی نەبێت با نوقسانی نەبێت نوقسانەکانیش دیارە دەڕ بێت بۆ نمونە کوێر بێت بۆ بشە بێت عیبێکی هەبێت دگان پیر بێت ئەمانەتر ئەوانەشی کە لە مواسەفاتە دەرۆ پشتە بێت بەڵام کەمێ شوێنی کەرکەوتوۆیان شتێک بێ ئەمانە دروستە هیچی تیان نییە معلومی جەنابتانە کە حەیوان چوارە وەکمان ئەو چوارە بۆ نمونە نەوشترا دەکرێت مەڕ و بزن لەگەڵ مانگا وەکو جەنابتان کە 5 ساڵە وشتر کە مانگا 3 ساڵە مەڕ و بزنەکە 2 ساڵ یعنی 2 قوربانی بینیوە 2 ساڵە و حەیوانی سپیش ساڵێک بەڵام لە 6 مانگی بینی بێت حەیوانی سپی مواسەفات بەو شەرتەها نەک ئیسە خەڵک زۆر غەڵەت تێگا هە 6 بەنی تاوە کردی بێڵ ئەڵێ ئەوێت نابێت ئەبێ مواسەفات ساڵی تیان مواسەفاتی حەیوانی ساڵی سپی تیانە بێ وام کردە 8 مانگشە نابێت 9 مانگشە نابێت ئیلا ئەبێ مواسەفاتی تیا بێ ئەو ساڵە حەیوانێکی سپی ئەگەر بکرێ ساڵەکە پێی باشترە شەشەکەش ئەگەر مواسەفاتی تیا بێ ئەبێ ئەمە هەر چوارێتی کەوتراوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام بۆ کەسانەی يا أيها الناس على كل أهل بيت في كل عام أضحية همو مالك لسرت يمو صالح قربانية أما بيغمري قال حديثك كذا من وجد ساعة فلم يضحي هركي بيوكيو قربانينك أو غانية بمسلوتك يعني ليه بوليجي جش أجر استاء مبنون لم خيار الله هر كسر قرزار نيت ناتواني بیکە ئەمە لەسەری نیت بەڵام کەسێک پارەی هەیە دەوڵەمەنە ئێستا لەبەردەستیان نییە ئەو هەر ئەتوانێ بیکە ئێستا من گەرەکمە قوربانیە بکەم داواکەم لەو کەساڵم کاکە ئەتوانی یارمەتیم بدەیت بۆ خێرەکە مانگ بە مانگ تر مانگەکە 60 ڕۆژە 70 ڕۆژ ئیسە مانگ بۆتە 60 ڕۆژ بۆتە 70 ڕۆژ لە وڵاتێمە وایدا هەرچی کاتێ موچەکە مادە دەبێت ئەگەر ئەو ڕازی بوو قرچێک ئەمەش دروستە هەندێکیش خۆم کە مەژێر قەرز بوو ئەی تخوا زەحمەت نەوێ بۆ دنیا چەندێک قەرزایە کەوەندەرەکە چەندێک قەرزایە تخوا بۆ سیارەکە چەندێک قەرزایە ئەی ئەوانە بۆ باس ناکەی ئەی خوا ئەولاترە قەرزاربی بۆی یان بۆ دنیا نا قرچێکە مەدام لێم ڕاوەست ئێمە هیچی تیانی ئەتوانین ئەمە بکەین باشە چونکە خێرەکە زۆر گەورەیە ئەمە ساڵی یەک جار ئینسان ئیماندار بەڵام ئەو حەدیثانە نابێ بە عموم باسی بکەین بڵێن موسڵمانەکە ئەوەی قوربانی نەکات نەوێت بۆ مزگەوت ئێجا وەڵا کەس تابینی لە کاتایبەتی لە ئەمساڵ نە ئەمە عام نییە ئەمە بۆ ئەوانەی کە هەیە ئێمەش ئەتوانین زۆری لەمان تەئکیدم ئەتوانین ئیلا مەگەر ئیمساڵ جیاوازتر بێت ئەوە شتێکی تر بێت حەیوانەکە دابەشەکەیشی سێ بەشە ئەیکەین سێ بەشە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام بەشێکی بۆ خۆت یان دوو بەشی بۆ خۆت و دوو بەشی ترشی فرچیە دەیکە خەڵک ئەیکەتە سێ بەشەوە بەشێکی بۆ خۆت و دراوسێکان بەشێکی بۆ نمونە بۆ خزمەکان بەشێک بۆ فەقیر و هەژار هەیە زۆری ئەداتە فەقیر و کەم بۆ خۆی لەگرێ ئەوش ئەبێ ئەوش تەبیعیە بەس هەرشە نا زۆری هەڵەگرێ بۆ خۆی ئەو باش
نيجي حيوانات تصير ربيعي بوخر ربيعي نعم يعني نا تو بكثير بشر وبشر كلو جربوا خد دو شيء بدخل أما تواني حيوان جا قرباني آخر وتمان مردو زور جا قريشتي زور إلى السلام قربا أجر كسر مردو وصيتي كتبه أما راس الخو بوي دبي ويش كشيء تاني أجر وصيتي نكر دبي هندي على النار يراش على النار كم على باش وكان لأهل الشافعي وكان هالدروس تاو صدقة واعية هرأبي الله أعلم إمام أحمد كل حنبلي كذا بداية كان شغله أبيت والحاصل دعاء أمش عليم علماء فرمن باشتر واعية وخود بيجا والإخوة الموضوع كان شيء كامل أما باشتر أتوعي لخير في بجدار إخوة رحمه الله يبارك قربان كان من قبولك شيئا منقوشك يا رب إخوة رحمه الله يبارك صلى الله على محمد وعلى آله وصحبه آمين آمين اللهم آمين والحمد لله رب العالمين. الحمد لله ثم الحمد لله وما توفيق ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه منيب. أما بعد مسلمان إذا كان استخوتان زانن لبرأم نخوشية سردان يكتري كم بوتوا بلان أتوانين إما أسلوبي كتير بكاربيني سيلي رحم باشترين وسيلة موبايلة مرو بتوانين موبايلة كان مان للرقي فيسبوك وبيه للرقي بلان بتلفوني نكبنا تلفوني يعني لما سجلوا تلفوني بكيبو أواني كدولو كان يزك شقينا أواني يزكن أتوانين بچين يبجا أواش نبي خمان بچين بلان چاكو چوني نكينو لدولو وقيچك أمان أتوانين يبقني ببيني لشارع أما وكرد موية چي بو بازارا چي بو شون احتياجي بلان غيري أما أواني كدول يان دراوسي كان غيري دراوسي كان يتر أتواني بتلفون باشترين وسيلة تلفونك يان تلفون الحمد لله تلفونك الشيء معناني وبلاشة يان أتواني لرقي ماسنجر وشتواني قدن آزارين مسلمانان كي وإذا رحمة ملايك منك وعقيدة خير منك توشي خير منك هموما إن الله وملائكته يصلون على النبي والذين آمنوا صلوا عليه